بەردەوام دەبین و دەچینە تۆری سێم و کۆتا تۆری ئەمڕۆمان باستەوە دەکەین کە توێژەرێکی کورد توێژینەوەیەکی زانستی لەسەر خاک و ژینگەی سلێمانی ئەنجام دەدات و لە گۆڤاری زانستی ئاستبەرزی نێودەوڵەتێ و بڵاو دەکرێتەوە و لەو بارەیەوە زانین توێژینەوەکە چیە وردەکاریەکە چیە میوانداری زۆر بەڕێز ئاسۆ حەمەسعید خوێندکاری دکتۆرا واروها ماستەر لە تەندروستی گشتی و ژینگە لە ستودیۆی بەیانی کورساردنی سلێمان ئامادێ بە خێراتی مامۆستا زۆر بەخێر بێ مامۆستا بە شێوەیەکی گشتی سەرتا باسەوە بکەین توێژینەوەکە لەسەر خاکی سلێمانی ئەنجام درراوە توێژینەوەکە باز دەچێت وردەکاریەکانی چین بنای خۆی بەخشندەی میهرەبان پێشەکی زۆر سواز بوون دەفەتە بەنسبەت ئەو توێژینەوە کە ئەنجامانەوە دیارە ئەمێ پێشەوەی بچمە سەر توێژینەوەکە توێژینەوە زۆر هەبکرێت بەڵام دیارە هەموو توێژینە کوالیتەکە کوێگوان نییە عادەتەن هەر کەسێک لە سەر فێڵدی شکات لە سەحەقل دوای باشن لە مەختەبەرایی شکات بێگومان قورسی زۆرە وە کاریگەری دەرەنجامی توێژینەوەکە وە ڕیزەڵتەکەی نەجەکەی باشتر بێت تۆ دەچێت کێشنەری بکەیت ئەستیبیانێ بکەیت چەند پێیپەرێ بڵاوکەیتەوە چەند وەرەقەیەک و چەند پرسیارێ بکەیت لەکشە خۆت بە عەمەلی بە شخصی بچیتە سەر فیڵدەکان لەسەر حەقەکان سامپڵەوە دیت و پاشان ئەندازیەکەیت و شیکەیتەوە بەنسبەت ئەم توێژینەوەی ئێمە سواز بخوانی کە هەم بۆ ڕەنکی زانکۆمان زانکۆی بۆی تەکنیک سلێمانی توێژینەوەیەکی زۆر ئازبەرزانی کە کەسێک کە ئیمپاک فاکتەری هەبوو کەمە دیارە ئاستی توێژینەوەکان دەرەخات کە 3.250 کە شتێکی زۆر زۆر ناوازەیە ئەین زۆر بەدەگمەن و زۆر بە زەحمەت بەدەزێت بەنسبەت ئەم توێژینەوەی ئێمە لەسەر ژینگەی کوردستان بە تایبەت لەسەر ژینگەی سلێمانی کردومان و ناو ژینگەشە ناو خاکی سلێمانی ناو خۆڵی سلێمانی ئەمە هەڵبژاردووە کە بزانین ئاستی کاریگەری کانزا قورسەکان تەمەن بەشی لە کانزا قورسەکان تا چ ڕادەیەک خاکی سلێمانی خۆڵی سلێمانی پیسبوونی هەیە یا لە ڕێژەیەکی ستاندەرایە باشە بۆمە بە ساعتین سلێمانیمان کە بە چەند زۆنێکەوە کەمان بە باکوور و باشوور ڕۆژهەڵات و ڕۆژناوە سی شوێنمان دیاری کردووە سامپڵمان گرت و هەم سامپڵی خۆڵ نمونەی خۆڵ هەروە نمونەی ئەو زیندەوەری کە دوایی بە تەفاصیل باسیەکەن کە پێڵێ سنێڵی پێڵ بە ئینگلیزی بە کوردیشی خۆمان پێڵ هێلکە شەیتانەکە یا هەندێک شوێن پێڵەن قاقڵە ژنەوە پێڵەن شتێکی وای پێڵەن ناوچەکان ئەو ناوکە گۆڵێ بعرەبیش تەما حەلەزۆن یا قەوقاعی پێڵەن بەنسبەتم توێژینە بۆچی گرنگە طبعا ناسە بە لەسەر ئاستی عێراقا تا ئێستا کەسێک نەبوو یەکەم کەسم کە توێژینەی کرد بێت کە سۆیڵ بڵین خۆڵ و سنێڵ پێکەوە بەستێتەوە سنێڵ بە تەنها کراوە بڵین لەسەر حەلەزۆن کراوە بە تەنها بە تایبەتی لە شوێن لە کوردستان نەکراوە لە باشوور و ناوەڕاستی عێراق کراوە ئەو چەند شوێنەکە بەستەوە بەغاو یەک دوو شوێنی ترە بەڵام بەنسبەت ئەوەی کە لە کوردستان طبعا لەسەر خۆڵ چەندەها توێژەی تری بەڕێز کردووانە بەڵام تا ئێستا وەکو ئەم زیندەوەرە کە بتوانین فحسی بکەین و کە وەکو زیادە نیشاندەرێک وەکو باوێندیکەیتەرێک وەکو لە سەرەتای تایتڵی توێژینەوەکە بە ناوی زەلان سنێڵ ئیبۆنا ڤێرمیکولایتە باوێندیکەیتەر for assessment heavy metal pollution in Suleiman Advanced Steel. بۆچی یعنی واتە ئێمە ئەم شێوەی زیندەوەرە ئەم کلمەوە بڵین بەکاربێناوە کە وەکو زێدە نیشاندەرێک یانی چی زێدەوانێت بەڕێزە پرسیاکە ینی بۆچی ئەم زیندەوەرە بۆ زیندەوەرێکتر نەبێت یا بۆچی ئەمە سوودی هەیە پرسیارێکی زۆر زۆر جوان ینی مە تێبینێکی جوانە ئەم زیندەوەرە لە فسیۆلۆژی لە شیاوایە ئەو مادانە ئەو کانزا قورسانە کۆ بێتەوە ناو شانەکانی لەشیا بە ڕێژێکی زۆر کەم دەریەکا دەرەوە تەم پێی جۆری زیندەوەرەکە بە شێوی تەمەچەنە جۆری هەیە نزیک 350 جۆر هەر لەو زیندەوەرە هەیە کەم تا زۆر بە پێی شەرنی هەمویان باوێندیکەتەرێکی باشن زیێدە شاندەرێکی باشن بەڵام ئەم جۆریان کە بەیوتە ئیبۆنیا ئەمە نوعەکە لەوانەیە کە هەم ئەخورێت لە وڵاتانی تر و هەم کاریگەری باش دروستەکات بۆ دەستنیشانکردنی پیسبوونی ئەو ژینگەی کەتیایەتی بڵێ باشە ببوورە هێبی باستەوە کرا کە چەند شوێنێکتان هەڵبژاردووە بۆی ئەو توێژینەوەی ئەنجام بدەن ئەو هەڵبژاردننی و شوێنانە بۆ ئەنجامدانی توێژینەوە کە لەسەر چ بنەمایەک بوو بڵێ تەمەژە پرسیارێکی ینی منطقەیە هاتەن ئەو کەسانی کە ئیشی توێژینەوەکە ئێمە پێڵەن سامپڵ سایزمانەیە یا ڕێگاکانی سامپڵین چۆن نەکرێت بۆچی ئەومە هەڵبژاردە بۆی کاتێک کە تۆ سلێمانی ئێمە لەناو پارکەکانی سلێمانی هەڵمان بژاردووە بە تایبەتی ئەو پارکانی کە سپاسەوە زۆر سپاسی شارەوەی سلێمانیەکەکانی هاوکار بنەگەڵمانەوە تاتی بەشی باخچەکان
هەر لە ڕۆژاڵی هەتی سلێمانی هەتا باکووری سلێمە هەتا گاتە خوارەوە بۆ شەوێ عاتەنە بێ ئەو شوێنی کە وەرمانگەتووە لە بینی سامپڵێک بۆ سامپڵە لە بینی باخچەیەک بۆ باخچەیەک تر تەقدیم بەلایانی کەمەوە هەردی زانی بەلایەن کەمەوە بە کیلومەترێکی بین بێت ئەمە یەک دووهەمیان بە پێی وجودی ئەو زیندەوەر هەتا زیندەوەرەکەی تیاوە بێ اینجا من سامپڵی خۆڵەکەمان گرتووە ئەمە دووچکە زۆر گرنگە تۆ خۆڵەکە بەگری ئەویتیانە بێت چۆن ئەتوانی دوایی کۆمپەرێزنی بکەیت چۆن مقارنەیە بکەیت یا چۆن بتوانی بڵین بەڵێ ئەم زیندەوەرە دلیلێکی باشە مؤشرێکی باشە بۆ پیسبوون یا بۆ پاکبوونی ئەو ژینگەی کەتیاتی بۆیە لەسەر تەبان جاری واژە بۆ چین بۆ شوێنی ماوە دەستمان نەکەوتەوە هەی ڕۆژ بە یەکدار یەک سامپڵ ڕۆژ هەر دەستم نەکەوتەوە زۆر یانی هیلاک بگەڵەمیشە تقریبا لەسەر ئاستی سلێمانی دوایەکە بێت سەر نەتیجەکان باسیێنگە کە شوێنێ بەعام باشتر بووە یا پاکتر بووە شێوەکە بەو شێوەیە تەوزیعی جغرافی سلێمانی سیوێک سامپڵ بەڵام دانی چند تۆزە نزیک بوو دوایش بینەوە کردمان بەسی لە هەر خۆڵێک لە هەر باخچەیەک 5 سامپڵی خۆڵ وەرگیرا بەلایانی کەمەوە کە ئەوش هەر تەبان مەجالی ئەوە نیە چۆن سامپڵ سایز وەرەگری کە لە باخەکەمان کردو بە 5 زۆنی بچووکی ترەوە لە ناوەڕاست لە کۆڕنەکانە بۆ شێوەیە بە هەمان شێوە لەو باخانەی کە 5 سامپڵی سۆیڵ وەرگرا خۆڵ دوایی تێکەڵاو کرا دوایی نمونەیەکی لە وەرگیراوەتەوە تەمەنە مامی بۆی کە تۆ ناکرێت تۆ ئێستا ئەگەر حرام فێڵدا یا ئێرە فڵدێکی گەورەیە باخێ بێ تەنها یەک گۆشەیە سامپڵ وەرگری بێگومانە بێت لە هەموو گۆشەکانە وەرگری دوای تێکەڵاوەکەی بۆی کە ڕێپریزێنت بێ واتە تەمسیلی ئەو شوێنە بکات بێگومان ئەو زیندەوەرەش بە یەک زیندەوەر ناتوانێت ئێمە تەمسیلی ئەو شوێنەکە یەکەم ئەو زیندەوەری گیرا بەعامە بێت تەمەنیان وەکو یەکواوە بێت شێوە بەڵێ شێوەکەی وەکو تەمەن زۆر وردکراوە مامۆستا زۆر دقیق یانی کردمانەوە نیە لە خۆتوانی ڕین هاتوێتین لە دوو زیندەوەر ماڵبژار بێت و حتمما بەڵام ئیشەکە زۆر بە عمقی کراوە ینی شتێک زۆر تەسەوەرکانی شتێکە لەوانەیە بڵێ چۆن ینی هەنی وەک معلوماتی بەڕێسان ئەم ئیشەی کەمە کردومە ئەم ئیشەی کەمە کردومە تەسەوەر هەموو برادەکانمانی کاتەرەبی دکتۆرانی ئاماسەرن هەڵێ بەدەی وەکوێ من ناکرا وەکو عەزم کرد لەبێدایەت لەوانەیە قساسەکە تۆزێک ئەمەی زیندەوەریشی ئاوەکە پەیوەندی بە پەڕەسایت و شەخۆرەکان بیبەستیتەوە بە ژینگەوە تۆزە قورسە ینی قساسی خۆت نەبێ ئەم لایەن بۆیە ینی لەگەڵەوە ئیشێکی زۆر جوان کراوە ینی تەسەوەرکە هەم بۆ سامپڵ ویستم باسیەکەم تەسەوەرەکەی نزیکی 6,000 نەری تێچوو بۆ یەک سامپڵ من هەر ئێرەشم نەبووە تەمان داهاتووە باسی ئەوشەکەین و باسی دیشمانی لەسەر ئەڵڵاهی و بازیان و بەردەخارەمان و تەیناڵەوانە کە سامپڵی هەم ڕۆکیشم وەرگرتووە لەگەڵیان هەم خۆڵ و هەم ئەم زیندەوەرشمانگەتەوە دوای باسیەکەی ئەم توێژینەیە تایبەت نیە بەس تەنها بۆ ناو شاری سلێمانی سەنتەری شارەکە ئەمەی ئەم توێژنەی کە بڵاو کردەوەتەوە بۆ سنووی ناو شاری سلێمانی بەڵام ئەوان بۆ توێژنەوەکانی ترەوەی کە باسیەکەم سەمان بەس تایبەتە بە خۆڵ و ئەم زیندەوەری کە ناو شاری سلێمانیە باشە چەند کات دویستە ئەم توێژینەوەت ئەنجامدا چکە وەکو باسیشم کرد زۆر بە قۆڵی ئەم ئیش من ئەگەر تێبینی کەی تقریبان ئەم بەشێکە لە پارتێکە لە دکتۆراکەم بەڕێز ئاماژەم هەم پێ ئەمەی کە کردومە لە سلێمانی طبعاً مشکلی ئەم زیندەوەرە کاتێکی دیاریکراوی هەیە کە دەرکەون نە لە پلەی زۆر سادە دەرەکەون نە لە پلەی زۆر گەرمە هیچ لەم کێشانەی کە بۆم دروست بکەن دوای کێشەکان باسیکەین ئەوەیە بەداخەوە بۆنی کۆڕۆنا و پارەکەدار نەمتوانی لە کاتی خۆی کاتێک کە تا موافقت ماگومن ئاتەجەوت بۆم مانگی 3 و 4 بە تایبەتی پی پێدار هەتا وەکو کتابمان کرد لە قایم قامەت و لە زانکۆی خۆمان و تا چوون بۆ شوێنەکان لە یەکی 5 بە دواوە دەرنەکەوتن بە تایبەتی لە کیا دەرەکەون لە کۆتاییکی درەنگی مانگی 2 یا بە تایبەتی مانگی 3 لەگەڵ مانگی 4 و لە پاییزی شا دەرەکەون ئەمی کە لە سلێمانیان کردن زیاتر لە بیدایەتی مانگی 11 هیپار لەگەڵ مانگی 12 ئەو دوو مانگە بە تایبەتی خەریک کۆکردنەوەی سامپڵەکان بووم وەکو سلێمانی بەڵام ئەوانەی تر ئەگەر من 2 ساڵ و شتێک خەریکم هەم بە خۆڵ و بەینجاری وا چوین بچووک بوو کە بچووک ئیسفادەی ناکرێت تۆ شانەکەی دەکەیت تەنها تێبینی کەش وەکو لەبارەی ئەم زیندەوەرەوە ئێمە ئەم زیندەوەرە لە هەنێش باخچەی ماڵە هەبێ بەڵام وی کە لە ماڵەکان زیاتر هەیە شتێکی پێڵەن بە کوردی خوان کرمەلیقەی پێڵەن بە ئینگلیزی پێڵەن سڵک و سنێڵ جیاوازەکەی تەنها ئەوەیە ئەمی کە من کردو ئەگەر پڵسمەکان هەبێ دوایی دەرکەوێت سنێڵ قەوقاعەکەی شێڵێکی پێوەیە بەرگی شەڕقی پێوەیە ئەوەی کە لە ماڵە هەیە ئەوە شێوەیەکی ترە بەبێ بەرگە کە خەڵک خۆی پیاکە ئەتوێتەوە یا ئەو کرمێکی بڵێن مادەیەکی لینز بە دوای خۆیان بەجێڵێ تەمان یەک وەکو فامیلەکان یەکشە بەڵام جیاوازەکان بۆ شێوەیە
باش مامۆستا دەرەنجامی توێژینەوەکە بەکوێ گەیشتیتە چی؟ بڵێ ئەوەی کە بۆمان لای خۆشببختانە شتێکی زۆر زۆر باشمان بۆ دەچ لەسەر ژینگەی سلێمانی سەخراکی سلێمانی کە خۆشببختانە ئێمە ئێشمان سەر پێنج کانزای خۆرسکردی کەمیان ئارسنیک بوو دووەمیان پیوی بوو لێت یانیان قورخۆشم یا ڕەساسی پێڵم بعربی زینک نیکڵ لەگەڵ کڕۆمە خۆشببختانە بە شوێشی گشتی ڕێژەی کانزاکان لە خوار ستاندەری عالمی واتە لەخوا بەزیابێ ژاراوی نین تەنها نیکڵ نەبێت نیکڵ لە هەموو سامپڵەکان لە هەمووی زیاتر بوو ماعادا کڕۆمیش تقریبا ئەتوانم لە نیوەی سامپڵەکان لە هەنێ شوێنە توێ زیاتر بوون ئەمە دەرەنجامێکی زۆر زۆر ینی دڵخۆشکەرە بۆ شای سلێمانی دەوروبەری کە سلێمانی زۆر لەخوا بەزیابانی ئاوهواکەی زۆر زۆر پاکە خاکەشی زۆر زۆر پاکە ئەمە دەرەنجایەکی باشە هۆکاری ئەم پیسبوونەش ئەوەی کە لە هەنێ شوێن کڕۆم زیاترە یا نیکڵ زۆترە گەڕێتەوە تقریبانەوەی کە بۆم دەرەنجامەکەمان سی خاڵی سەرشیە تقریبا بەڕێسان ئەزانن کە هۆکاری گواستنەوە ڕێژەیەکی زۆر لەوە خوت سوتەمەنی ڕۆژانە چیە بێت بەکارێندێت لە گاز و بنزین و نەوت و ئیلاخری کاریگەری معمەلەکان بە هەمان شێوە لەسەر ژینگەی سلێمانی پاشان ئەوەی کە زۆر احتیمالی زۆرمان کە بۆم دەرکەوتووە هۆکاری دوم بە ڕئیسی باین کە زۆر زۆر ڕئیسی بێت ئەوەیە بەکارێنانیشی بڕێکی زۆر لە مادەی سەماد و قڕکەرەکان کە فێرتیلایزەر و پێستیسایدی پێوتێ احتیمالی زۆری هەیە ئێسش باخەکان وانی کە ئەو سەمادەنی کە بەکارێنە بڕێکی باش لە مادەی نیکڵ یا کڕۆم ئەوانی تیاابێ و هەروەها مۆزوعی قڕکەر بڵین پێستیساید جاران ئەمە ئاسینی گشتیا بۆ ئێستا شوور باشە ئەوانی تیان نەما بەڵام ئێسش لە ئێزال کۆمەڵە قڕکەر هەیە کە بۆ بژاکردنی ئەو باخانە بەکارێندێت تەڵم پێویستە دوای توێژینەوە ینی هەمانگی لەگەڵ شارەوانی وانە بەشی باخچەکان زیاتر تەشیل لەسەر بکرێتەوە یاوەتە پەیوەندی بە خودی جیۆلۆجی خاکە خۆیوێتی شەر نیە ئینجاری بە خاکی خۆی جیۆلۆجیەکەی خۆی ستاندەرەکەی و اینجا بری مناسبەیەکشتم بیر چوو ئێمە ستاندەرەکان چۆن دیاریمان کردەوە بە پێی کتابی ڕسمی فەرمانگەی ژینگە دەستەی ژینگە لەسەر ستاندەری عالەمی کەنەدی ئەڕۆین لەبەرەوەی لە عێراقا بە کوردستانیشەوە تا ئێستا تا ئەم دەقەیە ستاندەریشیمان نییە بۆ دیاریکردنی ڕێژەی کانزا قورسەکان لە خاکا بێت چەند بێت لەسەر ئەو ستاندەرەوە بێگومان ئەمە ژەهرایی دروستەکات یا کاریگەری خراپی بۆ سەر تەندروستی ژینگە و ئینسان هەیە بەڵام لە خوارەوەشە بێگومان باشە. بەڵێ مامۆستا دەستان خۆش بێت یارە خۆشبەختانە ئەم توێژینەوەیە لە گۆڤارێکی ئاست بەرز بڵاوکراوەوە ئەگەر هەڵە نەبم وابزانام داواشتان لێکراوە بتوانن لە کۆنفرانسێک باسم بابەتەکەن خۆت وردەکاری ئەمە بخەیتەڕوو و ئەمەش تا چەندە گرنگە بۆ توێژەرانی کورد کە بابەتەکانیان ببەنا ناو کۆنفرانسە نێودەوڵەتی ڕاستی ینی ئینسان بەچی زیاتر ناوبانگ دەکات بەچی تۆ ناوبانگی زانکۆ کرد ئاتەن ڕانکی زانکۆ جارێ ساڵانە بڵاوەکەێتەوە لە فڵان زانکۆ لە 10 ئەوای لایە یەکەم شت بە توێژینەوەێتی بە توێژینەوەکان دەرەکەوێت تاش توێژینەوە ئازبەرز بێ تا ڕیسێت زیاترکەی تا بەح زیاترکەی بێگومان تا ڕێژی دەرچوونە زیاتر بێ کۆمەڵ ستاندەر هەیە یەکێ لەوانە مۆسمی توێژینەوەیە ئەم توێژینەوەی هەنی سەر ئاسی عالەمانی ئەو ڕۆژێک کە بڵاو کرایەوە 12 بوو کە پاپلیش کرا یەکسەر لە فەڕەنساوە داوەتنامە بۆ هاو کە مانگی سێ و چواری سێ کۆنفرانسێکەیە هەربانی بەو نەساین بۆ لەفزەوتیان پێمان خۆشە بەڕێزت وجود هەبێت لێ کە ئیسفادە لە توانە و تاقی بەڕێز بکەین کە بتوانین بۆ سپیکەرەکانی ئێمە بۆ توێژەرەکانی ئێمە بتوانین کاریگەری باشێ بۆ ئیسفادە لێ بکەین چەندەها کەسی تریژ هەر بۆ نمونە کاتمانیە زۆر باسیەکەم هەر شەوێ دوایەوە لە میسرەوە پرۆفیسۆرێک کە تایبەت ینی ئیشی لەسەر هەر ئەم زیندەوەرە کرد بە تایبەتی داوای هەماهنگگی و کاری هەماهنگگی کرد و کار پێکۆنگە بۆ توێژنەوەی داهاتوو بالمناسبە دوو پەیپەری تریش تقریبا ئامادەیە هیچیان هەر لەسەر خودی ئەم زیندەوەرە کە چۆن دیاریمان کردووە ئەوە دیاری نەکراوە ئەکسەسیەرێکی ئێمە مەجانی ینی باسییانەکەی ئیشی مۆلیکولەرمان بۆ کردووە دیێنە ئێکستراکشنمان کردو شانەکەمان ناوە دیێنە ئیشمان کردووە دوای پاشان بە PCR دوای سکوێنسیمان بۆ کردە لە دەرەوە لە کۆریا کردمانە یعنی ئەرەوە نیە تقریبا زیاد لە 5 مختبەر بەکارێنەوە غیری مختبەری خۆمان بەڵام ئیتر ئەمیشانە بۆیە باسی هەستی توێژینەوەکە کە توێژینەوەکە بە حکومەی کە لە گۆڤاری سێسەنڵەتیایە کە گۆڤارێکی سویسریە هەستی بەرزین 3.2 پەنجاوەیە کە تقریبان 3 و ڕۆبع زیاترە کە بە حەقەت ینی زۆر کات زۆر بەرزەکەم زەحمەت ینی ئەتوانی کەسێک توانێت توێژینەوەی شواب ئەنجام بدات
زۆر بەخێر بێت بەخێراتی دەستخۆشی دەستان خۆش هەمیشە ومێ دەکەین توێژەرانی کورد بتوانن توێژنەوەی باشتر و باشتر ئەنجام دەن و لە پاشانیش لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان بەشدار بن. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ئاسۆ حەمەساید خاوەنی بڕوانامەی ماستەر لە تەندروستی گشتی و ژینگە لە ئێستاشتا بەڕێستیان خوێندکاری دکتۆران.